يعني ئێمە ئەم دبینن چێکردنا کۆمیتە ئامادەکاریاش بۆ کۆنگرێکی دیالۆکا سووری بێ گۆ کەسە کورد تێدا هەبێ نە نیشانەکە بەرپێ بدێ گۆ ملەتێ ما ڕحەت ببێ گۆ قوناغا تێ وێ شریکی سووریا بێ ولۆ ئەم دبینن ینی ملەتێ کورد ملەتێ ددوایە بژمارێ خوا وەک عەرەبا پشتی عەرەبا سەر عەردا خۆیە ملەتێکی ڕەسەنە نە پارتیەک سیاسیەش بەر ولۆ ئەندامەتیاویت کۆمیتێ گۆ گرێدایی بە پاشەرۆژی سووریادا گرنگیەک وێ هەیە هەگە ئەو نەبێ دمێنێ وێ جارێکە دیترێ ینی ئەو تشتێک و بەرێت سووریادا برنگێکی دی دووبارە دوێ ئەمولۆ دبینن ینی بەشداریە ملەتێک کورد کۆمیتە ئامادەکاردا یانژیت کۆنگردا گرنگیەک وێ هەیە ئێگۆ گۆه بدێ گۆ سووریا خەلکی وێ تمام تێدا شریک بن بریاراوێ دە ئاواکردناوێ دەوەک بۆ بەرێ سووری شریکت ئاواکردنا دەولەتێدا ji وەختەی گۆچێ بووە حتانها جارەکەدی و بکەوێ پشتمەدە جارەکەدی ئەوروپەلێ ڕەشی گۆ پارتیا بەعس و ئەسەد چێکری ئەو تشتێک گۆ سەر کووردا دان کریارێک و ئارمانجکردنا کووردا ئەم بێژن بێ بێهلانی لێ ئەمولۆ دبێژن ملەتێ مەجارەکەدی ترێ کەسەک وێن کارێژێ دەرباس بێ هەگەر ئەم هەفتوورە بن و ئەم کارێکی هەفتوورە بکەن و یەک هەلوەستە کوردی هەبێت بێ قوناغێدا ئەس دوێنە بەرێرتەکەزیەتکەم ئیرۆ ئێمە وەک ئەنجومەنان نیشتیمانی کوردی ئەم گرنگیەکێت دنەبێ مەسەلێ بۆ ئەم وەک ملەتێ کورد بدەنگێ خوا برەنگێ خوا ئەم هەبن هەندروێ سووریا ئەم نەدژی کەسەکینە لێ ئەم بین سووریا کوێ گەلک کێم بێ هەگە ملەتێ کورتێدا نەبەشدار بێ وێ سووریەک نەدیموقراتی بێ هەگە ملەتێ کورتێدا نەبەشدار بێ وێ سووریاک نە ئەو دەولەتە ئەوە وڵاتلیە خۆ بێ هەگە ملەتێ کورتێدا نەبەشدار بێ